لە درێژەی کۆنفرانسە ناوچەیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا لە شاری هەولێر هەریەک لە ناوەندی هەولێر و ناوەندی زانکۆکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆنفرانسە ناوچەیەکانیان بەڕێوە چوو. لە درێژەی کۆنفرانسە ناوچەیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بە بەشداری سەدان ئەندام لە سنووری هەولێر کۆنفرانسی ناوچەیی بەڕێوە چوو. لە کۆنفرانسەکەدا هەڵبژاردننی هەردوو بەرپرسی ناوەندەکان بەڕێوە چوو کە توانیان کۆی دەنجی ئەندامەکانیان بەدەست بهێنن. سواز بەخوای گەورە دەستخۆشیژوە لە ستافی بەڕێوەبوونی کۆنفرانسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین کەوا هەنگاو دەنێت بەرەو کۆنگرەی شەشەم بۆ نوێبوونەوە بەرەو پێشچوون و کۆنفرانسی ئەمجارەمان وەکو برێ ناوەندی زانکۆپەیماکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر بەسەرکەوتووی بەڕێوە چوو و زۆر سوپاسی ئەندامانی ڕێکخراوی ئەندامانی ناوەندی زانکۆپەیماکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین و نزیکەی 100 نەفەر بەشداری کرد لە کۆنفرانسی ڕێکخراوی ناوەندی زانکۆپەیماکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. وەکو ناوەندی هەولێر ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمڕۆ کۆنفرانسی ناوچەی بۆ کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان ئەنجامدا تێیدا بەرپرسی ناوەند و ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان هەڵبژارد. سپاس بۆخوا لە ناوەندی پایتەخت ڕێژێژی بەرچاو لە قوتابیانی خوشک و برامان بەشداریان تێدا کردبوو بە گوڕوتینەوە بە شێوازێکی ئازادانە نوێنەری خۆیان بۆ کۆنگرە هەڵبژارد و بەرپرسی ناوەندیشان هەڵبژارد. هاوکات لە چەند بازنەیەکدا ئەندامانی کۆنگرە لە سنووری ناوەندەکە بە هەڵبژاردننی نهێنی دیاریکران. دواتر ئەندامانی کۆنفرانس لە پێناو پێشخستنی ئیشوکارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێک پێشنیازیان بە کۆیدەنگ پەسەند کرد و ڕادستی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەیان کرد. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش دەڵێت دوای 12 ڕۆژ لیژنەی باڵا توانی کۆتایی بە قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکانی ڕێکخراوی قوتابیان بهێنێت. سپاس بۆخوا پاش نزیکەی 12 ڕۆژی بەردەوام لە کارکردن لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانی کە کۆتایی بە قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکان بێنێت کە تێدا 16 کۆنفرانسمان ئەنجام داوە بۆ سەرجەم ناوەندەکانمان تێدا بەرپرسی ناوەندەکانمان هەڵبژاردووە واروەها ئەندامانی کۆنگرەمان بە هەڵبژاردن دیاری کردووە و ئێستاکە پاش کۆتاییاتی قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکان لیژنەکەمان لە کارەکانی بەردەوام بێت و ئامادەکاریەکە بۆ کۆنگرەی شەشەم و دو هەنگاوەکان ئەبرێت و ئینشاڵڵا بڕیار وایە لە کۆتایی مانگی 7 سەرەتای مانگی 8 کۆنگرەی شەشەم بەڕێوە بچێت. کۆنفرانسە ناوچەیەکانی ڕێکخراوی قوتابیان وەک قۆناغی یەکەمی ئامادەکاری کۆنگرە ماوەی 12 ڕۆژە دەستی پێکردووە و لە سەرجەم ناوەندەکان بەڕێوە چووە و بڕیاریشە لە نزیکترین کاتدا کات و شوێنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیاری بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.